شنەکەدا ئێمە باز لە ماوەکە دەکەین باز لە بەروارەکە دەکەین. ئامان ساڵحمە دەستگای سەتەلایەتی کوردستان ببوو لە هەفتەی داهاتوو پێم وایە کۆبوونەوەیەک دەکرێت لە نێوان هەر سێ لایەنەکان حکوومەت و پەرلەمان و کۆمیسیۆن بە تەحدیدی چێ بەشداری کۆبوونەوەکە دەبێت ئەوان دەسەڵاتی بڕیاردانیان بۆ نمونە سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان بەشدار دەبنەوە بە تەحدیدی چ ڕۆژێکە. ئێمە لە کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێزان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پێیان ڕاگەاندین ئەوان چاوەڕێی ئێمە دەکەن کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کۆتایی بەکارەکانی ئێمە هات وا بڕیارەکە لە حەفتیان دوای ئەوە ئێمە قسە لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان دەکەین لەسەر دیاریکردنی کاتەکە چ کاتێک گونجاو بە ئەوان و بۆی هەرسێکلا بێکۆدانشین و بە ئێمەیان ڕاگەیان کە هەفتەی داهاتوو بەڵام بەنسبەت ڕۆژەکەی ئێمە چاوەڕێی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەکەین هەر کاتێک دیاریکا بە دڵنیاییەوە ئەنجومەنی کۆمیساران بە هەموو ئەو پێداویستەکانی خۆمان ئامادە دەبین و مناقشە لەسەر جەدوەلی پێویست دەکەین لەوێ لەسەر هەموو پێداویستەکان و دەمێ ئەوەش بڵێن بەڕاستی کە زۆر بە ڕاشکاوی کە لە کاتی ئامادەبوونمان و مناقشەکردمان لەگەڵ بەڕێزان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران زۆر بەڕاشکاوی ئەومان گوتووە ئێمە بەمەرجێک رازین کە ماوەکە کەم بکرێتەوە لە 6 مانگ کەمتر بەو شێوەی کە هاوکارێکی جدی لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەبێت بە پابەندکردنی وەزارەتەکان و سەرجەم دەستەکان بۆ هاوکاریکردنی ڕاستەوخۆی کۆمیسیۆنی باڵا هەروەها دابینکردنی بودجەی پێویست بۆ ئەو پرۆسێ بە تەواوەتی لە یەکەم هەنگاودا و هەروەها دابینکردنی بودجەی پێویست بۆ سکانەری زیرەک کە زۆر جار باز دەکرێت بۆی کە هاوشەوەی عراق ئێمە بتوانین بە شێوەی ئەلکترۆنی دەنگان جیا بکەینەوە لە ماوەی کەمدا دەنگان ڕابگەین. کاشی من هێرشم لە ناقی پرسیارێکم یەکەم ئایا بۆ تۆماری دەنگدران چیەکە کە ئێستا حیزب سیاسەکان قسەی زۆری لەسەر هەیە جگە لە داواکاری بودجە چی ترتان لە ئەنجومەنی وەزیران داوا بکەن؟ یەک لە داواکاریەکان ئەوە بۆ کە هاوکاری جدیمان بن لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران چکە ئێمە دڵنیاین کە دەبینین کە ڕۆژانە لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکان قسەی زۆر جدیان هەیە لەسەر تۆماری دەنگدەران بەڕاستی ئێمە هەر بۆ زانیاری بەڕێزان لە هەفتەی داهاتوودا ئێمە پرێس کۆنفرانسی ترمان دەبێت لەسەر تەواوی وردەکاری کەمکوریەکانی تۆماری دەنگدەران کەمکوریەکان لەکوێن و بە داتا دەیدەین بەسەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن و بەسەرجەم لایەنە سیاسیەکان و لە هەفتەی داهاتووتردا ئەو کردارانی کە ئەنجام دراون بۆ لابرنی ناوی مردوانە ناوی دووبارەیە دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتە جیاکردنەوەی هەموو ئەوانە بە وردەکاری دەدەین بەسەرجەم لایەنەکان بۆی کە دڵنیا بن کە لای ئێمە هیچ شتێکی شاراوانەیە دەمانێت زۆر بە شەفافی هەموو شەکان بخینێ ڕوو بۆی کە متمانە دروست بێت. سپاس.